سلام عليك شایمان داران مخلصان جەمەن بە وێنەی جاران وتزانیم شەو مێمانان جەمەن دڵسیای زوخاڵ بە وێنەی تەمەن هۆکای وێمەستەن ئێمشەو یانەکەت وێم کەرەن مێمان سفرە و خوانەکەت بەش بەزەیت بەی و وەجەستەی خەستەم وە دڵەی گومڕای سیامار گەستەم بە باری گونای کەس پێ نەزانام بە دەفتەری پیس هیچ کەس نەوانام بە جەستەی خەستەی ئالوویەی گونام بە جاناوەرەی عەمرەکەی خودام بە خەجاڵەتی سەباڕووی حزور بە شەیتان نزیک جە خوداوەند دوور بە زوانی بەیگوو ئالوودەی غەیبەت بە جاناوەرەی یاسای شەریعەت بە تەسلیم نەبیەی ڕاگەی تەرێقەت بە لاوەرکەرەی چەنی حەقیقەت بە واش باوەڕیم چەنی ئەڵواتە بە دۆسی گرتەی غەزەب خەڵاتە بە دووری گرتەی چەنی ئەهلی دین بە بێ باوەڕی ئایەتی مبین بە وستەی زەمین فەرزی شەریعەت بە تەسلیم نەبیەی ڕاگەی تەرێقەت قوربان بەزەیید بەیۆ بە حاڵم بێن وێنەی تەم هەناسەی کاڵم هۆکای مخلست ئامان وە حزور دڵ بیەن زوخاڵ بە وێنەی کۆی توور ئەربێتەوە جۆ نەکەری بەدڵ جەدیکی عسیان دڵامان وە قوڵ قوربان گیان دیسان مێمانان ئامان هەریۆ جەیاگێ پەیکۆی هەورامان جەبۆ نەو تۆوە زەحمەت شاکێشان ناڵیەوە گونا نەمەن و پێشان تۆ ڕاست واتەن چەنی قورعانی نازتەن جەلاو زات و ڕەحمانی هەرگیز خوداوەند دڵ و دۆس و وێژ مەماڕۆ مەعلوم ڕەحم کەرۆ پێش دای و هەر کەسی وەلای حەق بەرۆ دەرمان و دەر و زەلیلیش کەرۆ قوربان بە خاتر چ لە خانەکەت بە کۆڵی گوناوم وستیانەکەت بینا بە خاتر غەوسی گەیلانی بە شای نەقشبەند عوسمانی سامی بە سیراجەدین تەوێڵەی ماوە هەزار وێرانەی دڵکەرن ئاوا بەڵیا ئەدین بیارەی شەریف بە دۆستانی حەقی و جەی و زەریف بە شێخ عەلادین دەستگیری ڕای ڕاست بە شێخ عەلادین دەستگیری ڕای ڕاست بە شەو بیاران سوفیانی خاس بە شای بەهادین حەقیقەت بەدەست بە شێخ نەجمەدین پەی بێ کەسان کەس بە گۆشەگیران بە چوار تەرێقەت بە سۆفی و دەروێش ئەهلی شەریعەت بە حیسامەدین شاو باخە کۆنی جەڕۆی قیامەت ئومێم تۆنی بە شێخ مەولانا هامنامی مەولام ڕۆحت بەدایم حازرا جەلام هەورەکەی لوتفت بەژوار و واران کوشنەوە عەمەڵ گرگوناکاران تا ڕۆی قیامەت زەماوەن و تۆ هەر بەرقەرارە جەهەورامان کۆ هەیاز غەریبی ئومێشەن پێت هەیاز غەریبی ئومێشەن پێت ئایش بژماری جە مخلساوت